لە دوای تەرزەبارینەکەی دوێنێ شاری سۆران ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیل کە دوێنێ بەدەرەوە بوون تەرزەکوت بوونە و ئەمڕۆ ڕویان لە پیشانگاکانی سۆران کردووە بۆ فرۆشتنی ئۆتۆمبیلەکانیان. ئەمەی کە هەیە یەکێک لەو ئۆتۆمبیلانەیە کە دوێنێ تەرزەکوت بۆ ئەمڕۆ لێرە مامەڵەی لەسەرەکرێت بڵێم سەرقاڵی ئەوەن خاوەنەکەی هاتووە کە لێرە بفرۆشێت. ئێمە لەگەڵ خاوەنی پیشانگاکان قسەکەین بزانین ئەم تەرزەکتۆی دوێنێ تاوەکو چەند کاریگەری هەبووە لەسەر نرخی ئۆتۆمبیل. قوربان سڵاوتان لێبێت. ئەم سارەیە دوێنێ تەرزەی بەرکەوتووە؟ بەڵێ. ئەوە پێشتر نرخەکەی چەند بوو ئەمڕۆ؟ پێشتر 6 وەرەقەی دەکرد، ئێستاش 52 وەرەقەی بکە، 7 وەرەقەی فەرقە. تا چەند کاریگەری هەیە بڵێن بەگشتی لەسەر نرخی ئۆتۆمبیل ئەوەی کە تەرزە؟ وەڵا فەرقی زۆرە بە جێرەی سعرەکەی دەخەم لێت. مەسەڵەن ئەگەر بە 6 وەرەقەی دێربی 7 وەرەقە 8 وەرەقەی فەرقە، مەرزیبی 2 دەفتەری ڕادکە 20 وەرەقەی فەرقە، وەناو شەبی 40 وەرەقە 45 وەرەقەی فەرقە، بە جێرەی نرخەکە دەخەم لێت. بڵێم ئۆتۆمبیل هەبووە ڕۆژێک یاخود 2 ڕۆژ پێشەوەی کە تەرزەکە بێت فرۆشرابێ و لە دوای تەرزەکە هات بێتێرەوە پێشتر نرخی چەند بوو ئەمڕۆ نرخەکەی چەندە؟ بەڵێ ئێمجێکی هەبوو 2025 بە 121 وەرەقەی دایێ تەزرەی لێدا ئێستا 110 بکەتەوە 8 بکەتەوە سارە. بڵێن چەند ڕۆژ پێشی تەرزەکە؟ ڕۆژێک پێش تەزرەی. بەڵێ دوونەی لێدا دوونە نیوڕۆ. ینی زیاتر لە 15 وەرەقە لە سارەکان هاتە. بەڵێ بەڵێ 12 وەرەقە 13 وەرەقە مۆدیل نوێەکەی تا 15 وەرەقەی لێتە خوارێ ساری. بڵێن لە ڕووی مامەڵەی کڕین و فرۆشتنەوە تاکو چەند کاریگەری هەیە لەسەر ئەڵێن بڵێن فرۆشتنیان قورسترە لە بازاڕ؟ طبعا تەزرەی لێدا هەموو کەس ناکڕی، سعری فەرقە زۆریشی فەرق بێ هەیە هەر ناکڕی، ئەو سعرەشی تەزرە چا نابێ. بەڵێ ئەی بڵێن بەشێک لە ئاوڵاتیان ئەڵێن چاک بکرێتەوە، ئەگەر چاک بکرێتەوە لە بڵێکردن و فرۆشتنە هەر کاریگەری هەیە لەسەر چاکردنەوەکەشی سعرێکی زۆر داوا دەکە، 7 وەرەقە 8 وەرەقەی داوا دەکە چاکەت و هەر بە عیبیش دەچیت. بەڵێ تەزرەکە زیاتر بە عیب بچی نەوەک برێت چابیتەوە. ئەو تەرزەبارینەی دوێنێ هەتا چەند کاریگەری هەبووە لەسەر نرخی سیارە ئەو سارانێک کە تەرزەکوت بوون تا چەند لە نرخەکەیان دابەست؟ بەڵێ سەرەتا بەخێر بن. وڵی ئەو تەزرەیە زیانێکی مادی زۆری هەبووە، تایبەت نمونە خاون پێشانگاکان و ئەوانەی معاملەی سیارە دەکەن بە حەسەب سیارە و حەسەب مۆدیل و حەسەب قەمەرە و سیارەی گەورە دەگۆڕێ. نمونە ئەو قەمەرە بچووکانە ئەوە سیاری پێکەتیا هەر بەلایانی کەمەوە کە مۆدیلیان بەرزە 10 وەرەقە 15 وەرەقەیان زەرەرە. سیارە گەورە هەیە نمونە ئەو جۆرە سیارانە لاندکلۆزەر و نەوشانە هەتا 20-25 وەرەقەی سیاریان زەرەرە. ئیدی تەزرەکە زیانی مادی زۆری هەبوو بۆ تایبەت نمونە لەو پێشانگایی ئێمە وابزانم 7 سیارەیان 6 سیارە بەر ئەو لێشاوی تەزری کەوت. سارانە هەمووشیان سارەی مامەڵە کڕین و فرۆشتن؟ بەڵێ بە تاکید ئەو سیارانەی لێرە هەمویانی کڕین و فرۆشتنن، ینی هەمویان بۆ ئەوە لێرانە عڕسکراون کە سیارەکە بفرۆشرێن و نمونە مشتریان هەبییان کڕیار بێن بیکڕن. بەڵام نمونە پێشتر لە مانج ڕەمەزان نمونە سیارە هەبووە ئەلێرانە نمونە ئەو ئۆتۆمبیلە گچکانە سیارە هەبووە 90 وەرەقەی پێدراوە، بەڵام کە دوێنێ بەر لێشاوی ئەو تەزرەیە کەوت ئێستا 75 وەرەقە، یعنی بیگرە بە زۆری 80 وەرەقەی دەدەنێت.